هاتنی ساڵێکی نوێ بۆ لۆهۆن کە خاوەن پێداویستی تایبەتە پڕە لەو هیوا و ئومێدانەی کە دەیەوێت لەو ساڵەدا بەدییان بێنێت. تواناکانی لە بواری پرۆگرامەکانی کۆمپیوتەر و بوارە هونەریەکان هەمیشە بوونەتە جێگەی سەرنجی هاوڵاتیان. لە گەلەری جەلال عازەبانیش پێشوازی لە ساڵێکی نوێ بە چەندین هیوای تایبەتەوە دەکات. ژیانم گۆڕانکاریکی ڕیشەیی بەسەرا بێت. پێم خۆشە لە شاری سلێمانی بژیم، ئەوە یەکێکی تر لە ئاواتەکانمە. لە شاری هەڵەبجەوە بچمە شاری سلێمانی وەکو شارێک کە زیاتر بۆ خاوەن پێداویستی گونجاوە. یەکێکی تر لە ئاواتەکانمەوەیە لەگەڵ دەستگایەکی ڕاگەیاندنی دیارە کار بکەم. خاوەن پێداویستە تایبەتەکان زۆرینەی هیواکانیان لە پشتیوانی لێکردنیان لە ساڵێکی نوێدا چڕ کردووەتەوە. ئەوان بە ئومێدەوە بۆ هیواکانیان لە ساڵی 2024 دەڕوانن. ئاواتەکانم یەکەم ئەوەیە کە خودی خۆم حەزەکەم ببم بە کەسێک بمە پاڵەوان یاری لە جوانی، نەک لە ئاستی کوردستان، لە ئاستی هەموو جیهان ئینشاڵڵا. ئەخوازم حکوومەتی هەرێمی کوردستان بۆ 2024 هاوکاریمان بکە سەرجەم مافەک و ئیمتیازاتەکانمان بۆ دابین بکرێت سەرجەم خەموو ئازارەکانمان کۆتایی پێبێت. کردنەوەی خولی پرۆگرامەکانی مۆنتاژ و دیزاین و وەرگێڕانی دۆکۆمنتاریەکان لە زمانەکانی ئینگلیزی و عەرەبی و فارسی بۆ سەر زمانی کوردی لە سەرەکیترین کارەکانی لۆهۆنن. من فێری پرۆگرامەکانی کۆمپیوتەر کردەوانە ئەڵسترێتەر، فۆتۆشۆپ، ئیندیزاین، داڤنشی، پرایمەر، ئافتەر ئیفێکت، سینەما فۆردی و زۆرێک لە پرۆگرامەکانی تر. هەروەها بەگشتی شارەزایی کۆمپیوتەرمەیە لە بواری شێوەکاریش سوپاس بۆخوا دەستێکی زۆر باشمەیە و شارەزاییکی باشمەیە. خاوەنی زیاتر لە 30 چالاکیم لەوانە 20 تا 25 پێشنگای هاوبەش و نزیکەی 10 تا 12 پێشنگای تایبەت. کەمەندامی ڕێگن نەبووە لەسەر لە بەردەم ئەوەی کە من شارەزای ئەم بوارانە بم بگرە بە پێچەوانەوە. هەندێک جار زۆر یارمەتی دەربووە بە حکمیەوەی من زۆربەی کاتەکانم لە ماڵەوە ئەمێنمەوە. دامەزراوەی کەریمی عەلەکە و بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە بە بەشداری هونەرمەندان و شاعران تا درەنگانێکی شەو بە گۆرانی و شعر لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکاندا پێشوازیان لە ساڵی نوێی 2024 کرد. فەرحان هەورامانی، دەنگی ئەمەریکا، هەڵەبجە.